بینەرانی خۆشەویست هەرە جۆرەی کە لە هەواڵەکانیش هاتوو گوێبیستی بوون بەرەی یەکگرتووی کورد و سکرتێرەکەی ئیدعای ئەوەیان کردو و داوای ئەوەیان کردووە کە نێوبژیوانیەک بکەن لە نێوان ئۆپۆزیسیۆنی کوردی و جمهوری ئیسلامی بۆ ئەوەی کە کێشەکانیان حەل بێ بۆیە داوامان کردو لە میوانی بەڕێزێک کە لەسەر ئەم ئیدعایەی بەرەی یەکگرتووی کورد و ئەوەی کە چۆن ئەتوانن ئەم کارە بکەن یان توانایان هەیە یان نە تۆزێک باس بکەن لەسەری و ئێستاش لە خزمەتی بەڕێز کاکۆ ئەلیارم کە میوانداری ئەم بەرنامەیەکات. زۆر سپاس بۆیەوە کاک فازڵ. لە سەرەتای باسەکەی شەوتم بەڕێز کاکۆ ئەلیار کە ئایا ئەم ئیدعایە ئەوان چۆنەوە پیان ئەکرێت یان نە؟ من پێم وایە ئەم ئیدعای کە بەرەی یەکگرتووی کورد لەو کاتەی ئێستادا کردوێتی زیاترەوەی کە ئیسلاحان بە فارسی پێ دەڵێن فیل هەواکردنە، یعنی لە واقعدا ئەوان خۆشیان من پێم وایە بڕوایان بەوە نییە کە بتوانن ئەم کارە بەسەرنجام بگەێنن یا ئەمە لە قودرەت و توانی ئەواندایە کە کێشە و ململانەیەکی نزیکەوە بۆ 40 ساڵ دەچێت بینی ئۆپۆزیسیۆنی کوردی ئۆپۆزیسیۆنی ڕەسەنی کوردی ئێران لەگەڵ کۆماری ئیسلامی کە بە قۆناغە زۆر بە جۆرەکاندا تێپەڕیوە و لە مزاکرەوە کە لە ئەوڵی انقلابەوە دەستی پێکردو و دواتر مەراحلی دیکەی تێپەڕ کردووە و تا ئێستا بە هیچ سەرنجامێک نەگەیشتووە. ئەوان لە کاتێکدا کە بۆ خۆیان کێشەی ئەویان هەیە کە وەک حیزبێکی قانونی ئەعلامی مەوجودیەت بکەن و ئیجازەی فعالیەتیان هەبێت، ئێستا ئەمان چۆن دەتوانن بێن ئەم کێشە گەورە و ململانێ دوور و درێژە بێن ببنە میانجی و توان لەو بارەیەوە کار بکەن. بۆیە من زیاتر پێم وایە ئەمە نەوەک ئیدعایە بۆ خۆ گەورەکردنەوە لە هەردوو تەرەف، یعنی هەم لە نێو جەماوەری کورددا و لای ئەحزابی ئۆپۆزیسیۆنی کوردی خۆیان بەنەوەیەک وەک سەنگ و قورسایی نیشان بدەن و نیشان بدەن کە ئەوان توانایی ئەو کاریان هەیە، هەم لە لای جمهوری ئیسلامی و حاکمانی ئێرانیش نیشان بدەن کە ئەمان دەتوانن ئۆپۆزیسیۆنی کورد بێنە سەر خەت و تەشویقیان بکەن بە مزاکرەکردن. بۆیە لە ڕاستیدا من هیچ شانسێک ئەگەر ئەوان نیەتی چاکیشیان هەبێت کە من نازانم بەڕاستی وایە نا، بەڵام فەرزی مەحاڵ نییە گیرم کە نیەتی چاکیشیان هەبێ من خۆشببین نیم بەوەی ئەوە لە قودرەت و توانایی ئەواندا بێت کە و کارە بکەن. باشە ئەم کێشەی نێوان جمهوری ئیسلامی و ئەحزابی ئۆپۆزیسیۆنی کوردی چەندە قورسە و چەندە گەورەیە کە ئەوان ناتوانن جێبەجێ بکەن؟ وەڵاهی بەستگی هەیە بە تێڕوانینەکان، ینی هەرکەس چۆن لە چۆ قەراری گرتووە و چۆن ڕووداوەکان دەبینە. من پێم وایە ئەمە ململانەیەکی دوور و درێژ و چەندین ساڵەیە کە لە 1950ەوە کە کۆماری ئیسلامی هاتەوە سەرکار و لەو کاتەوە کە کوردستان لە ڕێفراندۆمی جمهوری ئیسلامیدا ڕای نایداوە و ئەحزابی کوردی مشەویقی ئەو نادانە بوون، ئەو ڕای نایە بوون بە جمهوری ئیسلامی تا دوایە مزاکراتی نوێنەرایەتی خەڵکی کورد کە هەیەتی نوێنەرایەتی خەڵکی کورد کە ئۆپۆزیسیۆنی کوردی ئێرانی وەک حیزبی دموکرات و کۆمەڵە و مامەستا شێعزەدین و ئەوانی تێدا بووە چه قۆناغە دواترەکانی کە بە شەڕی نظامیشدا تێپەڕی ئەوانە و لەشکرکەشی جمهوری ئیسلامی بۆ سەر کوردستان و ئەحزابی کورد مقاومەتیان کرد تا ئێستا بە سەرنجامێک نەگەیشتووە. بۆیە ئەمە خۆی نیشانی دەدا کە ململانەیەکی واقعی و دوور و درێژە، ینی ململانەیەکە کە دوای سی و چەند ساڵ هێشتا بە هیچ سەرنجامێک نەگەیشتووە لەبارەی مزاکرەوەی مزاکراتەتون تایبەتەن ئێستا کە ڕەنگە ئیدعای بەرەی کوردیش بۆیە ئێستا مەطرح بکرێت چۆن مەسەلەی کورد بەگشتی لە دنیادا ڕوو لە گەشەیە لە هەر سێ پارچەکەی کوردستان سێ پارچەکەی تری کوردستان جیا لە کوردستانی ڕۆژهەڵات مەسەلەی کورد هاتۆتە ینی بەجددیتر لە پێشوو هاتۆتە ئاراوە. ئەگەرەوە تەماشا بکەن لە 100 ساڵ 150 ساڵی ڕابردوودا کە بزوتنەوەی کوردی لە هەر چوار پارچەی کوردستان بزوتنەوەی ناسیۆنالیزمی کورد هاتۆتە سەرێ و گەشەی کردووە هەتا ئێستا هیچ کات بەقەد ئەم سەردەمەوە بەقەد چەند ساڵی ڕابردوو مەسەلەی کورد لە ئاجەندا و دەستوری کاردا نەبووە و هیچ کات پرۆسەی کوردی بەگشتی بەڵام ئاجەندای کوردی خیتابی کوردی ئەوەندە لەسەر مدیای جیهانی و حتا لە نێو وڵاتانێک کە تێشیدان وەک تورکیا سووریا و عێراق ئەوەندە گەشە و نەشەی نەکردووە. لە هەرێک لە پارچەکانی کوردستان مەسەلەی کورد خەریکە بە ئاقاری خۆیدا تێدەپەڕێ و خەریکە پرۆسەی خۆی دەگرێت. لە عێراق ئەمە کورد خەریکە بەنەوەیەک بەرەو سربەخۆیی دەڕوا، لە کوردستانی سووریا کوردەکان کانتۆنی خۆیان ساز کردووە و بە هەرحاڵ لەم حاڵەتەی پێشوو هاتوونەتە دەرەوە و لە کوردستانی تورکیاش پرۆسەی سڵح و ئەوە هەدەپە لە انتخاباتدا بالاخره دەنگی هێنا و لە پرۆسەی پارلەمانیدا بەشداری دەکات. من بە بەعیدی نازانم کە ئەو مەسەلەیە کە ئێستا مەطرح کراوە پەیوەندی بە بارودۆخی کورد بەگشتی لە هەر چوار پارچەکەشەوە هەبێ و بەتایبەتی ئەو مەسەلەی هەدەپڕەنگە بۆ بەرەی یەکگرتو و نەوەیەک
سوزانم ئەنگیزەیەکیش بدا بەوان کە پێیان وابێ شانسێک هەیە ئەو کارە لە جمهوری ئیسلامیشدا بکرێ ئەمە ئەگەرەکانن کە من بخۆم پێم وایە بەڕاستی ئەم شانسە لە کۆماری ئیسلامی جمهوری ئیسلامیدا نییە کە بەو حەدەیە قەلەش کورد بگا. باش ئەگەر سیرێک لە قانونی ئەساسی تورکیا بکەین و چاوێکیش لە قانون ئەساسی کۆماری ئیسلامی بکەین و قیاسێکیان بکەین لەگەڵێکات بۆ ئاماژەکردن لەو باسێکی ئەوەیکەن و بەرەی یەکگرتووی کوردیش ئەڵێن ئێمە لە چوارچێوەی قانونی ئەساسی کۆماری ئیسلامی ئێراندا هەنگاو هەڵێنین و بەرەو پێشەواچین. ئایا ئەمە ئەتوانێت لە شوێنێک لە قانون ئەساسی ئێرانە جێبگرێ؟ من پێم وایە بەرەی یەکگرتوو ئەگەر وەختێک ئەو ئیدعا دەکات دەبێت چاوەڕوانی ئەو پرسیارەش بێت کە ئەوان دەیانەوێت ئەحزابی کە ظاهرەن و لە ڕواەتی جمهوری ئیسلامیدا بە ئەحزابی ضد ئینقلاب و کۆمەڵێک نێو ناتۆڕیان لێ دەدرێ ئەوان بێنێتە پایمیزی مذاکرە و لە قانونی ئەساسی ئێران ئیستفادە بکات دەبێت چاوەڕوانی ئەو پرسیارە بە لێ بکرێ ئەی بۆ خۆیان بۆ ناتوانن لەم قانونی ئەساسی ئیستفادە بکەن. ئەمان ئەگەر ئەوەندە زیرەکن و پێیان وایە کە مەجالی تێدایە لە پێشدا ئیجازەی حیزب بۆ خۆیان وەربگرن لە پێشدا بخۆیان وەک حیزبێکی قانونی فعالیت بکەن لە پێشدا بخۆیان ئیجازەیان بێ کە لە مافەکانی کورد دفاع بکەن ئەگەر ئەمانەیان کرد و نیشان درا کە مەجالی ئەوە هەیە ڕەنگە بتوان قسەی دیکەش بکەن بەڵام فعلەن ئەوان بۆ خۆیان نەیانتوانی ئەو کارە بکەن بۆ خۆیان ئەو ئیجازەیان پێ نەدراوە لە ئاسۆشدا نییە فعلەن ئەم ئیجازەیە بە خودی خۆشیان بدرێت کە ظاهرەن هیچ کێشەیەکیان لەگەڵ قانونی ئەساسی جمهوری ئیسلامی و لەگەڵ ویلایەتی فەقیه و لەگەڵ نظام و لەگەڵ ئەم چەمکانە نییە دەکەواتە ئەوان بۆ خۆیان نایانتوانی و بۆ خۆیانی دەستەبەر بکەن ئەم مافە چۆن دەتوان بۆ خەڵکی تر بۆیە نامن لەگەڵ قانونی ئەساسی تورکیا قانونی ئەساسی جمهوری ئیسلامی و قانونی ئەساسی تورکیا زۆر جیاواز دەبینم و پێم وایە قانونی ئەساسی تورکیا ئیجازەی فعالیەتی ئەحزاب و بۆ ئەم نەوە ئەشتانە زۆر پێشکەوتوترە دیارە نسبیە وەختێک دەڵم پێشکەوتوترە مەزورمەوە نییە وە قانونی ئەساسی سوئیس و نۆڕۆژ و فنلاند وایە بەڵام مەزورمێ لە ڕۆژهەڵاتی ناوەستە بە هەر حاڵ ئیجازەی فعالیەتی نەوەیەک ئەحزابی تێدایەوە هەر لەو کە لەنە قانونیەشە کە دەبینین هەدەفە و ئەحزابی دیکە دەتوانن ئیستیفادە بکەن و ئەعلامی حیزب بکەن جیاوازیەکان زۆرن بین ئەم دوو قانونی ئەساسی. ئەگەر زۆر خۆشبینانە چاوێک لەم بابەتە بکەین و زۆر مثبت سەیری بکەین هەوڵەکەی ئەوانیش بە جددی بزانین و لایەنی کۆماری ئیسلامیش وا بزانین ڕێگا ئەدات بە بەرچاوگرتنی ئەم وەزەی ئێستای خۆرەڵاتی ناوەڕاست و بە شناختێکیش کە لە ئەحزابی کوردی هەتانە وازانی ئەحزابی کوردی چرای سەوزێک پیشان بدەن بەم داوایان. من پێم وایە ئەحزابی کوردی هیچ کات بەگشتی دژی مذاکرە نەبوون یعنی وەک پرەنسیب مذاکرەیان ڕەت نەکردوەوە بەرحەڵەمان لە دەورێکدا لەگەڵ جمهوری ئیسلامی مفاوزاتێکی دوور و درێژیان بوو بە هیچ نەتیجەیەک نەگەیشتون ئەمە نەتیجەی تەجروبەیەکی عینیە کە ئەوان لە مذاکراتی دواتردا بڕێک محافظەکارانتر بەرخوردیان کردووە ئەمە لایەک لایەکی دووەمێ ڕێبەرانی حیزبی دموکرات لە زریانی مذاکرە لەگەڵ کۆماری ئیسلامیدا تەرۆر کراون بۆیە نمونەی ناخۆش و تاڵیش هەیە بەنسبەت کورد یعنی کوردی ئێران لەگەڵ جمهوری ئیسلامی و مذاکرەکردن لەگەڵی و تا ئێستاش بە هیچ نەتیجەیەک نەگەیشتووە ئەمە خاڵی دوو خاڵی سێش پێم وایە ئەگەر ئەحزابی کوردی بیانەوێ مذاکرە بکەن لەگەڵ جمهوری ئیسلامی یا جمهوری ئیسلامی بیەوێ مذاکرە بکات لەگەڵ ئەحزابی کورد من پێم وایە هیچ لایەکیان پێویستیان بەوە نییە کە بەرەی یەکگرتوو بێت لەم بینەدامیان جگەری بکەن پێم وایە ئەمان بخۆیان ئەوەندە سەنگ و تواناییان هەیە ئەحزابی کوردی ئێرانی کە ئەگەر پێویستیان بە مذاکرە بێ خۆیان ئەعلامی بکەن و ئەگەر یەکێک بێ مذاکرە لەگەڵ ئەوان بکە ڕاستەوخۆ بە خۆیان بڵێت بۆیە من لە ئێستادا بەرداشتم وانە کە ئەوان چرا سەوزێک نیشان بدەن لەم کاتەدا بۆ مذاکرەکردن. مەبەستی تۆ ئەوەیە کە لە نێوخۆی ڕۆژهەڵاتی کوردستاندا پێویستی بە بزوتنەوەیەکی ئاوەهان نییە کە چالاکی بکە لە نێو چوارچێوەکانی قانون ئەساسی کۆماری ئیسلامیدا؟ من پێویستیە پێویست نەبوونی بە قسە نییە بە ئیدعا نییە ئەمە مەیدانی عەمەل نیشانی دەداکات چۆن جەریانێک دەتوانێت پێداویستیەکە هەیە لە کوردستانی ئێران پێداویستی جەریانهایەک ئەحزابێک بلەخرا کەسانێک هەیە کە بتوانن لە مافی ئەم خەڵکە دفاع بکەن ئەو ئەحزابێک کە ئەوان پێیان دەڵێن ئەحزابی ئێپۆزیسیۆن و تنداژۆ دقیقاً لەبەر ئەم زەرورەتە مێژوویە دروست بوون لەبەرەوە دروست بوون کە میلەتی کورد لە کوردستانی ئێران پێویستی بە دفاع هەیە پێویستی بەوەی متشەکل بێ و ڕێکخراو بێ و بۆی بتوانێت مافەکانی خۆی مسۆگەر بکە خەڵکی دیکەش چ لە نێو ئەو قانونی ئەساسیەدا چ لە دەرەوەی ئەو قانونی ئەساسیە چ لە هەر جێیەک بۆی کە دروست بن و بتوان جواب بۆ پێداویستیانە بدەنەوە ئەوە مەیدانی عەمەل نیشانی دەدا ئەحزابی کوردی لە مەیدانی عەمەلدا نیشانیان داوە کە مەدافعی ئەم پێداویستی ئەم خەڵکن و خواستەکانی ئەو خەڵکن ئەوان جێگە دەیانەوێت فعالیت بکەن چ لە نێو ئەو قانوندا چ لە دەرەوەی قانوندا دەبێت لە مەیدانی عەمەلدا نیشانی بدەن کە مدافعی ڕاستەقینەن کە مەماشات ناکەن کە لە بنەوە سازش ناکەن لەسەر مافەکانی گەلی کورد ئەگەر ئەمەیان کرد
ئەو وەختە قسەکە دەتوانێت بگۆڕدرێت من ڕەتی ناکەمەوە کە بیکەن بەڵام مەدانی عەمەل دەبێت نیشانی بدایەوە چەندە سوور دەبن لەسەر مافەکانی گەلی کورد وەکو خودی بەرەی یەکگرتووی کورد تا چەندێک هەستەکەی کەسەکانیان ینی ئەکتەرەکانیان تا چەندێک توانایی ئەوەیان هەیە ڕۆڵێک ببینن نەک تەنیا لەم مۆزوعە لە مۆزوعەکانی تر وەزیەتی سیاسی کوردستانی ڕۆژهەڵات تا چەندێک دەتوانن ڕۆڵ ببینن من تا ئێستا ئەوەی کە خوێندنەوە بە ڕووداوەکان دەکەم و دەیبینم نمبینیوە کە ئەوان دەور و نەخشێکی کاریگەریان بێت چ وەک جریان چ وەک فەرد ینی بتوانن بالاخره من عینیەتێکیان هەیە هەن ئەشخاصی حقوقین و بالاخره لەم کۆم حقیقی و حقوقین و لەم کۆمەڵگەیەدا دەژین و قسەش دەکەن و ئیدعاش مەترح دەکەن و ئەوانە بەڵام ئەوەی کە چ وەک جریان چ وەک فەرد چەندە دەتوانن دەور و کاریگەریان هەبێ من تا ئێستا دەور و کاریگەریێکی تایبەتم لێ نەدیون نە لە نێو جەماوەری کورددا تەرەفدار و جەماوەرێکی وا کەوتۆتە پشتیان کە تۆ بڵێی بەڕاستی ئەمانە نوێنەرایەتی کورد دەکەن لە کوردستانی ئێراندا چ لەلایەن حاکمیەتەوە چراسەوزێک یا بالاخره نیشانەیەک لەوە دەبیندرێت کە ئەمان بە نوێنەری کورد بزانێت تا ئێستا لە من وەکوتم هێشتا ئیجازەی فعالیەتی قانونیان پێ نەدراوە کە هەموو پایەکانی نظامی جمهوری ئیسلامیشیان قبول و قبولیان کردو و دانێ چوارچێوەی ئەو نظامەشدا قرار بگرن ینی ئەمانش زۆر بە جددیان نەگرێتون دەیکەواتە نە لەلایەن نظامەوە ئیستلاحن بە ئیستلاحی خۆیان لە هەند جمهوری ئیسلامیەوە زۆر بە جددی گیراون نە لەلایەن جەماوەری خەڵکی کوردستانیشەوە زۆر بە جددی گیراون چ وەک تاک کە ئیشارەتان پێ کرد چ وەک فەرد بۆیە منیش ناتوانم ئێستا ینی زۆر بەڕوونی بەڵام ئەوەی کە خوێندنەوەی ڕووداوەکان دەکەم و ئاوا دەیبینم ئەحساس ناکەم ئەوان بتوانن دەور و کاریگەریەکی زۆر جددیان هەبێت باشە دوایین پرسیارمان ماوەیەکی زۆری نەماوە بۆ هەڵبژاردنەکانی مەجلسی شۆرای ئیسلامی ئایا هەست ناکرێت بە جۆرێک خەریکن لە ناوبانگی ئەحزابی ئۆپۆزیسیۆن بە حسابی ئەوان ئەحزابی ڕۆژهەڵاتی کوردستان کەڵک وەربگرن و بەم جۆرە سەرنجی خەڵک ڕابکێشن بۆ لای خۆیان بۆیە دەنگی کۆ بکەنەوە طبعا هەر جریانێک با من ئەوە بڵم هەر جریانێک چ لە دەرەوەی ئەم قانونی ئەساسیە چ حیزبهایەکی دیکەمان دیوە کە نەخشی ئۆپۆزیسیۆنی ویستوانە نەخشی ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینە یاری بکەن و لە دەرەوەی نظامی جمهوری ئیسلامیش بوون هەر کەس لە ساحەی سیاسی کوردستانی ئێراندا بیوە فعالیەتی سیاسی بکە یا جەماوەری خەڵک بە دوای خۆیدا ڕاکێشێ دەبێت بەنەوەیەک چراسەوز پیشاندا بە ئەحزابی کلاسیک و ئەحزابی ڕەسەنی کوردستانی ئێران چون ئەمانە خەباتێکی ڕاستەقینەیان کردووە ئەمانە هەزاران شەهیدیان داوە لە پێناو مافەکانی ئەم خەڵکەدا بۆیە لایەن جەماوەریشەوە خۆشەویستن و بە جددی وەردەگیرێن و بالاخره جەماوەری خۆیان و خەڵکی کوردستان متمانەیان پێ دەکەن بۆیە هەر کەس بێت نەک ناتوانێت دژایەتی ئەوانە بکات چون ئەمە ئەسەن مەوجودیەتی خۆی دەباتە ژێر پرسیار و دەباتە ژێر خەتەرەوە بۆ ئەمان ئەوانیش سایان کردووە لەوە ئیستفادە بکەن و بەنەوەیەک دانەوە سەرنجی خەڵک بەونەوە عەشتانە بۆ لای خۆیاندا ڕابکێشن بەڵام ئەوەی کە ئەمان چەندە دەتوانن لە ئینتخاباتی داهاتوودا بەشداری بکەن من پێم وایە ئەسڵەن وەک گوتم ئەمان جارێ فعلەن حیزب نین جەریان نین بەڕسمیت نەناسراون لە چوارچێوەی کۆماری ئیسلامیەدا و ئینتخاباتی داهاتووی ئێرانیش مەسائلی زۆر جددیتری تێدایە بۆ خۆیان لانەهای دیکەی تێدایە کە من پێم وایە ئەمان شانسێکیان نییە لەم ئینتخاباتەشدا نەک بتوان بەشداری بکەن تەنانەت ناتوانن پشتیوانی جددی خەڵکی دیکەش بکەن لە ئینتخاباتەکەدا من ڕاستیەکەی زۆر شانسیان بۆ نابینم زۆر سپاس بەڕێز کاک و عەلیار بۆ ئامادەبوونتان لەم سپاس بۆیەوەش سپاس لێوەش بینەرێن خۆشەویست کە هاوڕێمان بوون هەتا کاتێکی دیکە و ئاوردانەوە لە هەواڵێک و باسێکی دیکە ماڵەوە